سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش لە شارپرێسەوە پوختەی هەواڵی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. بایکۆتی خوێندن لە هەرێمی کوردستان بەردەوامە و ئەندامێکی سکرتاریەتی یەکێتی مامۆستایانیش دەڵێت هەر بەڕێوەبەرێک پەیوەندی پێوەکردن بۆ کۆبوونەوەی قوتابخانە بەشداری مەکەن. بەرهەم موستەفا ئەندامی مەکتەبی سکرتاریەتی یەکێتی مامۆستایان لە بانگەوازێکدا داوای لە مامۆستایان کردووە هەر بەڕێوەبەرێک پەیوەندی پێوەکردن بۆ کۆبوونەوەی قوتابخانە بەشدار مەبن. دەژڵێت مامۆستایان لە بەرامبەر حکوومەتێکی بێباکدا بایکۆتیان کردووە کە ساڵانە 2 تا 3 موچەیان دەخوات. ئاماژەی بۆ ئەوەش کردووە مامۆستایان دوورن لە بەحیزبیکردنی بایکۆت و ئەوەش هۆکاری بەردەوامی پێدانیەتی. ماوەی نزیکەی مانگێکە مامۆستایانی سنووری سلێمانی و هەڵەبجە و ڕاپەڕین و گەرمیان بایکۆتی خوێندنیان کردو و داوای پێدانی موچەی مانگەکانی 8 دەکەن. سونە و شیعەکانی عێراق دەیانەوێت لەگەڵ تورکیا ڕێک بکەون بۆ ڕوبەڕووبوونەوەی پەکەکە لە سنووری هەرێم و عێراق. بە گوێرەی تۆڕی هەواڵی عێراقی کە پشتی بە سەرچاوەیەکی سیاسی ئاگادار بەستووە، سەردانەکەی خەمیس خەنجەری سەرۆکی هاوپەیمانی سیادە و فالح فەیاض سەرۆکی دەستەی حەشتی شەعبی بۆ تورکیا بۆ گفتوگۆکردن بووە لەسەر چەندین دۆسیە کە دیارترینیان پرسی پارتی کرێکارانی کوردستان و ڕێگریکردن لە ئەنجامدانی ئۆپراسیۆنی سەربازی نوێی تورکیا لە ناوخاکی هەرێمی کوردستان. بە گوێرەی بەیاننامەیەکی وەزارەتی دەرەوەی تورکیاش لەسەر دانەکەیاندا بۆ ئەنکەرە، ئەو دوو بەرپرسە عێراقیە لەگەڵ هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا کۆبوونەتەوە بەبێ ئەوەی هیچ وردەکاریەکی تر باس بکات. بەڵام بەرپرسێکی دیاری عێراقی ڕایگەیاندووە سەردانی بەرپرسانی عێراق بۆ تورکیا لە چوارچێوەی جوڵانەوەیکی فراواندا کە بەغدا ئەنجامی دەدات بۆ کۆنتڕۆڵکردنی هەر جۆرە گرژبوونێکی دۆخەکە لەلایەن تورکیاوە لە هەرێمی کوردستان کە چەکدارانی پەکەکە بکاتە ئامانج. ئەو بەرپرسە عێراقیە دووپاتی کردوێتەوە عێراق دەیەوێت ڕێککەوتنێکی ئەمنی گشتگیر لەگەڵ تورکیا ئەنجام بدات کە بریتە لە چارەسەرکردنی قەیرانی پارتی کرێکارانی کوردستان لە ناوخۆی عێراق، بەڵام بە شێوەیەک کە سەروەری عێراق بپارێزێت. ئێران ڕەتی دەکاتەوە بەشداریان لە شەڕی فەڵەستین ئیسرائیل کردبێت. هادی عامریش دەڵێت عێراق پشتگیری لە فەڵەستین دەکات. ناسر کەنعانی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕەتی کردەوە وڵاتەکەی بە هیچ شێوەیەک پشتیوانی لە حەماس کردبێت بۆ هێرشکردنە سەر ئیسرائیل و بەشداریان لەو شەڕەدا نەکردووە. کەنعانی هۆشداریشی دایە ئەمریکا و ئیسرائیل و دەڵێت هەر لایەنێک کە ڕەشە لە ئێران بکات ئەوە دەبێت بزانێت هەر کردەوەیەکی گەمژانە بەرامبەر بە ئێران بکرێت ئەوە ڕوبەڕووی وەڵامێکی وێرانکەرانە دەبێتەوە. لەلایەکی تریشەوە هادی عامری سەرۆکی هاوپەیمانەتی فەتح هەڕەشەی ئەوە دەکات ئەگەر ئەمریکا لە بەرژەوەندی ئیسرائیل دەسوەردان لە شەڕی دژ بە فەڵەستین بکات، ئەوانیش وەک مقاومەی عێراق دەسوەردان دژی ئیسرائیل دەکەن. بە وتەی هادی عامری ئەمڕۆ عێراقی نوێ بە تەواوی پاڵپشتی لە دۆسیەی فەڵەستین دژی ئیسرائیل دەکات. ئەوەش لە کاتێکدایە ماوەی 3 ڕۆژە شەڕ و پێکدادان لە نێوان ئیسرائیل و فەڵەستیندا بەردەوامە. لە دوای یەکەم هێرشی حەماسەوە بۆ سەر ئیسرائیل، ئێران بە هاوکار و پاڵپشتی بزوتنەوەی حەماس لەو هێرشەدا تۆمەتبار کرا. سەرۆکی کۆریای باکوور پشتگیری خۆی بۆ فەڵەستینیەکان لە دژی ئیسرائیل ڕاگەیاند. کیم جۆنگ ئون سەرۆکی کۆریای باکوور ئەمڕۆ پەیامێکی لەبارەی جەنگی نێوان ئیسرائیل و فەڵەستینەوە بڵاو کردەوە و ڕایگەیاند بە هەموو شێوەیەک پشتیوانی باهۆزی ئەقسای فەڵەستینیەکان لە دژی ئیسرائیل دەکەم، چونکە ئەوە شەڕە بۆ ئازادی و ئێمە پشتیوانیان دەبین. پەیامەکەی سەرۆکی کۆریای باکوور لە کاتێکدایە لە حەوت ناوچەی نزیک لە شاری غەزەی فەڵەستین پێکدادانی قورس لە نێوان باڵی چەکداری بزوتنەوەی حەماس و سوپای ئیسرائیل بەردەوامە و ئیسرائیل لە چەند دەواازەیەکی شەوە هێزێکی زۆری کۆ کردوێتەوە و بڕیاری داوە شاری غەزە گەمارۆ بدات. ڕۆژی شەممەی ڕابردوو بزوتنەوەی حەماسی فەڵەستین ئۆپراسیۆنی باهۆزی ئەقسای دەست پێ کرد و 5,000 موشکی ئاراستی ئیسرائیل کرد و تا ئێستاش شەڕ و پێکدادان لە نێوان هەردوو لە بەردەوامە.